دوای ئەوەی پەیام راپۆرتێکی بەدواداچوونی بۆ مەلەفی بردننی ئاسەوار لە سنووری نەحەی ناڵپارێز و گوندی یاسەماڵی سەر بە قەزای پێنجوێن بڵاو کردەوە. راپۆرتەکە دەنگدانەوەی لێکەوتەوە. لیژنەی ئاسەوار لە پەرلەمانی کوردستان گەیشتە ناحەی ناڵپارێز و لەوێ لەگەڵ بەڕێوەبەری ناحیە کۆبوونەوە. تیمی پەیامیش دوای کۆبوونەوەکە لەگەڵ لیژنەکە بەڕێکەوتن بۆ شوێنی هەڵکۆڵینی ناوچەکە. ڕێگەکە سەختە و چواردەوریشی مین ڕێژە. ئێمەش وەک تیمی پەیام دوای بڕینی تو لە ڕێگەیەکی درێژ گەیشتینە شوێنەکە. بە حەفارە دوو چاڵی گەورە بە قوڵی 12 مەتر بۆ ژێر زەوی لێدراون، بەڵام حەفارەکان سووتێنراون و هەروە بەجێ هەڵدراون. ئەم شوێنی ئێستا ئێمە لین ئەم شوێنەیە کە ئەم کەسانی ویستوانە لێرە بە دوای شوێنەوارە بگەڕێن کاریان تیا کردووە، کێوەکەیان بڕیوە، مەسافەی دەمەتیان بڕیوە، بەڵام لێرە دوای ئەوەی کە ئاشکرا بووە ئیشەکەیان یا کارەکەیان حەفارەیەک و دەقاقێکیان لێ جێماوە. دوای ئەوەی کە زانیویانە مەسەلەن ئاشکرا بوون لێرە هەردوو بڵێن حەفارەکەیان سوتاندووە و لەسەر کارەکانیان دەستیان هەڵگرتووە. ئێرە ناوچەیەکی شوێنەواریە. بەڕێوەبەری ناحەی ناڵپارێزیش دەڵێت 15 ڕۆژبەر لە ئێستا بەنووسراو پارێزگاری سلێمانی لەو مەترسیە ئاگادار کردوتەوە کە کۆمەڵێک کەس خەریکی بنکۆڵی کێوەکەن. هێزێکی دەمامکداری چوونەتە شوێنەکە و ڕێگەیان بە کەس نەداوە لە ناوچەکە نزیک بێتەوە. ئێمە ناتوانین بڕین هیچ لایەنێکی ئەمنی هاوکاری ئەمانە بۆ ڕاستە، بەڵام ئێمە ئەوەندە ئاڵێن گروپێکی چەکداری بۆ هێزێکی چەکداری بڵێ ئێمە نازانین ئایا ڕێکخراوبوونەمانە خۆ ڕێکنەخراوبوون لە ڕاستیە. کاتێ من پۆلیسی ژینگە و دارەسەی ناپارێز ناردۆ لە ڕاستیە لەلایەن جهتێکی ئەمنی ناحیەکەی خۆمەوە ڕێگری لێکراوە، پێی وتووە ئەوە ئیشی تۆ نییە و ئێمە ئاگاداری ئەو ئیشین زائیدان بەخۆشمی وتووە من هیچ معلومات و ڕوونکردنەوەی بە جەنابەت نادەم زۆر بەداخەوە لە کاتێکە ئەنی بەپێی یاساوڕێنمایەکان کە ئیشی مدیر ناحیە ئەوەیە کە هێزەکان بجوڵێنێ ئەگە بجوڵان بە ئەمری مدیر ناحیە ئەنی بۆ جێگەی پرسیارە بۆ ئێمە لە ڕاستیە. بە دوای وەڵامە گرینگەکەوەین ئێرە بۆچی هەڵکەندراوە و چی تێدا دۆزراوەتەوە. وەڵامی ئەو پرسیارانەی بۆ ئێمە و لیژنەکەی پەرلەمانیش گرنگ بوون. دوای بەدواداچوون و گەڕانێکی زۆر هیچمان دەست نەکەوت. هەمووان ماندوون و دانەوێت سەرەداوێکیان دەست بکەوێت، بەڵام ڕەنگە ئەوانەی کارەکان ئەنجامدا بێت لێ هاتوانە کردبێتیان و هەموو شوێنپێکانی خۆیان سڕی بێتەوە. مەسەلەی شوێنەوار و دزین و بردننی مەسەلەیەکە کەمتر نییە لە دزینی نەوت و گەندەڵی لە هەرێمی کوردستان، چونکە پارچەی ئاسار پارەی خەیاڵیەکە و باندی نێودەوڵەتیەیەکە ڕەنگە لە هەرێمی شابوونیانە بێ بۆ بردننی ئەو شوێنەوارانە. ئەمە یەکێکە لە بەڵگەکانی گەڕان و بردننی ئەو شوێنەوارانە کە خەڵکی خاوەندە سەڵات لە پشتیانە. ئەگەر هەیە لە دەرەوەی وڵات باندێکی قاچاقچی هاتبن و لێرە حیمایە کرابن بەڕەغمەن عن لەوەری مدیر ناحیە ئاگای لێ نییە و لەوانەیە ئاسایشیش ئاگای لێ نەبێ. ئەبێ ئاسایش ئەمەمان بۆ ڕوون کاتەوە ئایا ئەو ئاگای لەم تیمێ لێرە کاری کردو یان نا، ئەمانە چیان چێبوون و بۆ ئامێرەکان سووتێنراوە چیان سووتانون ئایا کێ ئەمەی سووتانوە پرسیارە جوابتان لانی تا هیچ جوابەکان پێ نەگەیشتووە. ئێمە دوای ئەوەی ئەو کتابە نێرین جوابمان بۆ دێتەوە. لیژنەکە دەیانەوێت بە هەر جۆرێک بێت ئەنجامێکیان دەست بکەوێت و لێکۆڵنەوە لەو ڕووداوە دەکەن. دەبێت ئەمە یەکلایی بێتەوە کێ لە پشت ئەم کارەوەیە. ئەگەر ئەو کەسانە بە شوێن ئاسەوار یا هەر مادەیەکی دیکەوە بوو بێتن دەبێت ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. ڕایمەر عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، ناحەی ناڵپارێز، قەزای پێنجوێن.